لایەنەکانی هەفتەی چوارەمی خولی پلە دووی کوردستان و لە کۆمەڵی یەکەم زانکۆی جیهان میوانداری خەباتی کرد. لانیوە یەکەم لەگەڵەوەی هەردوویانە هەوڵی زۆریان بۆ گۆڵتۆمارکردن هەبوو بە تایبەت خەباتی سپیپۆش. لەم دەرفەتە کوڕانی خەبات هەڵێکی ئاسانیان بۆ ڕەخسا بۆ گۆڕینی ئەنجامەکە لە دەستیاندا، هەر بۆیە نیوە یەکەم بەبێت تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لانیوەی دووەم زانکۆی جیهانی خاوەن ماڵ لە سەرەتاوە باشتر دەرکەوت و دوای تێپەڕبوونی دەخولەک ناوبژوان نێدانێکی سزای بۆ ئەژمارکردن. کامەرە محەممەد سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵ یەکەین بۆ زانکۆی جیهان تۆمار کرد. خەبات بە دوای گۆڵی یەکسانیدا دەگەڕا. زانکۆی جیهانیش چاوی لە گۆڵی دووەم و ئاسانکردنی ئەرکەکەی بوو بۆ سێ خاڵی یاریەکە. لە خولەکی 77 حەمزە خضر بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی دومیشی بۆ زانکۆی جیهان تۆمار کرد. لە خولەکی 80 لە بەریەککەوتنی کامەرە محەممەد لەیانەی زانکۆی جیهان و گۆران مستەفا لەیانەی خەبات ناوبژوان هەردوو کاپنەکەی بە کارتی سوور کردە دەرەوە. لە خولەکی 82 مەحموود هاڕون گۆڵ یەکەمی بۆ خەبات تۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. خەبات لە هەوڵ بوو بۆ گۆڵی دومیش، بەڵام پێی نەگەیشتن. یاریەکە بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی زانکۆی جیهان بە کۆتا هات. دوای کۆتایی هاتنی یاریەکەش گرژی کەوتە نێوان هەردوویانە، بەڵام زوو کۆنتڕۆڵ کرا. نادیش ئەو ئیمکانێتی نییە وەکو یارمەتی لاعبەکان بدا یارمەتی یارزانەکان بدا، هەموو بەخۆ بەخشیەوانە تۆپانێ دەکەن. بەڵام لێرەش بەخۆ یاریکەتان دیت حەکەمەکان یعنی زۆر 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 هەلەیان دەکرد لەو یاریان هەر زۆر، یعنی لاعبیان لە لاعبی مەیدەدا ئیمەی تەردکردی لەگەڵ لاعبان تو دەبی لاعبی بەرامبەر تەردکردن هەب لاعبی ئەوی لێدرا تەردکە، یعنی یاریەکی زۆر زۆر خراپیان بەڕێوە برد لەگەڵەوەی کە ڕەمەزانە، بەڵام هەتا ئەو ڕۆژ هەر ئەمە بەڕۆژ تەمرین دەکەین. یەک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەو ڕۆمان ئەو تەمرینە بەرداوامەیە کە بەڕۆژ دەکرێت، لەگەڵ ئەوەش بە ئیمکانیاتێکی کەم و سەبارەت بە یاریەکەش دەستخۆشی لە یاریزانەکانمان دەکەم. بەڕاستی یاریەکی باشیان ئەنجامدا و شایستەی بردنەوە بوون. بەم شێوەیە زانکۆی جیهان بە ئەنجامدانی چوار یاری بووە خاوەنی 7 خاڵ هاوشێوەی باتیڤا و ڕوانزی ڕکابەری. خەباتیش لە دوو یاری هیچ خاڵێکی کۆ نەکردوێتەوە و لە کۆتایی ڕیزبەندیدایە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.